مشكلة خلاص مباراة بالك هاو تسيون ديالو بالك بالك ليش انا كنت شبك ليش انا محمد مرة Gabriele che schiera. شکر بە ئەو خودای لە پاش هەوڵماندبوونێکی زۆر بە هەموو تیمەکانی بەرگری شارستانی و حکوومەت هەمویان لەسەر خەت بوون بە لە عەرض و لە ئاسمانی بە فڕۆکە و لەسەر زەوی ئەو ماڵباتەش هەوڵ هیمەتی زۆریان کرد پێویست ناکە بە خۆشمە برێن بەس ئەو ڕێیان پێدام مەسە سەرپەرشی مەکاینەکان بکەم سەرپەرشین دەکەن لەگەر ڕاقیت کاروانوان ئەو شوێنەی کە مەبەستمان بوو یعنی جێگومان بوو تقریبا 50 مەترێک لە خوارەوێ لە ڕۆژی ئەوەل گومانمان لەوێ لە خواردتر هەبوو لە سبینەوە دەستمان بە ئیش کرد حەفارەکانمان لە پاشنیڕوانی دەوری سعاسەی گاندا سەر ڕووباری و ئینشاڵڵا دەستمان بە ئیش کرد و ئومێدمان وەبوو پەنا بەخوا بگەینە نەتیجێکی هەوڵماندبوونەکەشمان بە زایع نەڕۆی و چێرانی مەتر ئەو ناو ڕووبارەی جێگومان جێوە بوو جوبەی حەفارەی 7 مەتر 8 مەتر دەڕۆی بەس کە گۆمەکەمان شەقاند و لەو ئەسنایی خدا ڕحمی پێکردین جەنازەی منداڵەکەی 7 ساڵە بەدەرکەوە تقریبی مەسافەی 500 مەترێک لە شوێنی کەوتەیە ڕووباری لەبێ هاتو بە قەراغ ڕووباری لەلایەن برایەکی بەڕێز مامە سەرلار دەستی خۆشببی دەست خۆشانەی لێ دەکەم کە هیچ مەشاوشی دانە ناو جەنازەکەی ئینا بە لێو ڕووباری و ئەوجا بەرگری شارستانی ئاگدار کردو و جەنازەکەمان تەحویل کرد